من و تۆ چی عیبرەتی لێوەردەگرین؟ من و تۆ لە دوایە ئەبێ بەردەوام ئامادە بین بۆ مردن. نازانین ئێستا چی دەکەیت ئێمە یەکێکمان دەڕاو دەگەڕێت. شەرت نییە نەخۆش بێ بمرێ، شەرت نییە نەخۆش بێ بمرێ، جارانە یان نەخۆشە بۆیە دەمرێت. ئێستا نا سێرەکەی ساغە و دەمرێت، هیچی دەرێچێ لە ماڵ ناگەڕێت، لە ماڵایە ناگەیتە دەنگیا، تا بە تەنیشتەوە ناگەیتە دەنگیا. ئەمە ئەوەمان پێ ئەڵێ المەوت حەق، مردن چییە؟ ڕاست. ئەبێ ئەوانەی وا بڕوایان بە مردن نییە، ئەبێ ئیمان بێنن وەچی وەتەصدیقا وەبەڕاستگۆ. زۆر جار ئێمە چینە سەر قەبر، وەڵڵاهی موسڵمان ئازیزەکە، وەڵڵاهی کەمێ ڕاوەستە لەسەر ئەو قەبرە، ئەها چینە سەر قەبر چەندێک قەدەمانە، وەڵڵاهی مەشهەدێکە، وەڵڵاهی بۆیە وتیانە پیاوچاکان یەک چریکە یەک سەعاتی ناو ئەو قەبرە وەڵڵاهی هەموو خۆشی دنیا دەبەرچاو دەکەوێت. ئەزانی چەندێ مەساتە تو لە غورفەیەکا گڵۆبەکان بکوژێنەوە ئالێتی سبلت و ئەمانە نەبێت، چەندێ دڵت تەنگە بێ، لە خۆتەوە خەرکێ دڵت تەنگ دەبێت، ئەی بێ لەناو قەبرێکە ئەمەنە نەتوانی ئەیدی و ئەودی بکەیت. کامەی دۆستە، کامەی خۆشەویستە، وەفای بێ بۆ تۆ خۆڵە کاتە سەرتا، کامەی زۆر تۆی خۆش گەرەکەژە با بیبین پەلە بیبین، پەلە بیبین. ئەوانەی دۆستەکانت وا ئاڵێ، ئەوانەی زۆر دۆستە خۆی هەڵەکا بچواتەوە، ئەدبن بۆ ماڵ نایێت زۆر لە ماڵابی، ئەبێ بڕۆی ئەدبن بۆیە ئەو حەمکە خەڵکە لەگەڵ تا دێ، دۆست، ڕەفیق، کوڕ، کچ، مناڵ، خێزان، هەمووی جێت دەبێت بە تەختێ ناکەبێت. چی مەشهەدێکە فکرێکەوە بەداخەوە ئەمڕۆژ ئەچینە سەر قەبران، لەسەر قەبران مەشهەد یعنی بەدڵنیمان لەگەڵ تەماشاکە ئەم قەبرە بە تاقی تەینا ئەم مرۆڤە ئەمێنێتەوە 3 ڕۆژ 4 ڕۆژ مانگێ 2 مانگ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ لە فکری خەڵک کەس و کارتی دوایەوە کەئەنەما نەمایی، کەئەنەما تۆ لەسەر ژیان نەمایی، لەسەر ژیان نەماوی بەڵام نەژیاوی لای ئەوانە لاتەکەن. ئەگەر کوڕەکەت ئەگەر منداڵەکە ساڵح بێت، ئەگەر بێتە یا دوایە خێر بۆ بکەن، سەدەقەیەکت بۆ بکەن. ئەوانەی ئازیزان خۆشەویستان، ئەبێ مردن دامان چڵێکێنێ. دراسێکم دەمرێ، ئەمە خوا پیشانیەدا بە من و بە تۆ ئەڵێ ئەوە فڵان کەس دراسەکەت ڕۆیش پێشتۆ. ئەهلی مزگەوت، ئەهلی مزگەوت ئێمە لەم گەڕەکە ئەتوانم بڵێم لەوەیە لەم مودەیە زۆرترین نوێژخوێنانمان ئێمە لەدەستدا بێت. شوێنەکانیان دیارە، ئەلێویان نوێژی دەکەن، ئەلێویان نوێژی دەکەن، لە پاڵاو دنیا دانیش، لەوێ دانیش، لەوێ دانیش، بەتەکی تۆ نوێژی کرد، بەتەکی منەوە. هەرێکی مەوقفێکی هەیە لە ژیانە لەگەڵ تۆ و من، بەڵام ڕۆیش پێش من و تۆ کەوت، بەڵام چی برد لەگەڵ خۆی؟ بۆ ئینسان ئیماندار ئەبێ داچەڵێکێ كل نفس ذائقة الموت، هەمانمانیش پێ قل يتوفاكم ملك الموت ئەو مەلەک الموت کاتی ڕۆحی خۆی دەکێشێ لەسەر زەویدا کەس نامێنێتەوە، ئەگەڕنەوە خواجان ئەم دەکا دەی مەلەک الموت کەس نەما لەسەر زەوی من و تۆ نەبێ، دەی ئێستا ڕۆحی خۆت کێش. ئەو کاتە مەلەک الموت ئەزانێ ڕوح کێشان شەنێ ئەستەمە، کاتی ڕۆحی خۆی دەکێش. بۆیە پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن للموت لسكرات. چییە مردن؟ ئەحزاری ئەشکەنجەی مردن، بەڵام بۆ ئیماندار کەمتر، بۆ موسڵمان کەمتر، بەڵام بۆ کافر، بۆ کەسێ دوور لەخوا بێ خوا بەناماندا زۆر بووە. ئینسان ئیماندار ئەبێ ئێمە ئەوە بزانین ئەینەما تەکونوا یدریککم المەوت، لە هەر کوێ بن مردن ئەگابێت. حەزەکەی بچوە ناو شتێکەوە با چوارچێوە بێ، خوای گیانە فەرمێ ئەگەر شوشە بێ هەرچی بێ با کەس نێتە دەور، تا کەس دەستی نەبێ مەلەکردنەوە دێ هاتوو با هەموو دنیا مەسئوولی تۆ بێ لە بەینی هەموو حیمایەکانت دێ، با هەموو دنیا پارەی تۆ بێ هەمووی دێ مەلەکردنەوە دێ، کەس ناتوانێت دەرگای بێ، هیچ کەسێ نییە
لدنيادا كامي بقوته لحكي بايك لناتواني برامبري ملك الموت بي نادا لقافي إذن ورناقري فرصتناك ديو روح الدكشتو كمان أما تا عزيزان خوش إستاد شو كيما عزيزان من دروا أبي درسي لي ورقلي أبي بزاني أما كأو رويش منش دروه لقوي دا واعبد رب